دەست خۆش بێ خات و ئێسناجان دەست خۆشی لێکەم ئەوانەی کە ڕۆحی جوانڕۆیان بەناهەق لێ بردین شمشاڵەکەی قالەمەڕیان بۆ دوجار لێک بکردین باڵەبانەکەی جوانڕۆیان لێ شاردینە پێیان نەڵین ئەو هونەرەر بەردەوامە تاوانەوە حەزی جوانڕۆ خۆی بوو قەت حەزی نەکرد بە شین و بە شیون و ئەوانە یادی بکرێتەوە ئەو دایمە هەمیشە و ئاواتە خواست بکە هونەر هەر بەردەوام بێ وهروە ئەمەشم لە هونەرمەندی نەمر پێشمەرگە و هونەرمەند حەمەدزا بە ڕەحمەت بێ بەدی کرد چەند جار سوێنی یاوم وەسێتی کردووە کە من و کاگومێت چەند جارێک تەکلیفی لێکردوم کە بە پۆستەویدارە هەندێک جار تەنان لەسەر مەزارەکەی یادی بکرێتەوە هونەرمەند هەتا لە ژیانەیە خۆی هیوا بەخشە خۆشی بەخشە شادی بەخشە یعنی بەڕاستی ئەوە باواناڵم کە پیاوکوژن کە چاویان بە هونەر و بە جوانەکانی ژیان هەڵنایەت ئەو هونەرار بەردەوامە هەر لەبەرەوە شامڕۆ ئێمە یادەکەمان ناکەین بە شیوەن و بە و ماتەمینی کاکسیامەندیش تەکلیفی لەکەم گۆرانێکمان پێشکەش کە بەس پێزەوە هەندێک کۆمنت دەخوێنمەوە ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەش دەکرێت لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی رادیۆ توانن پەیوەندی بکەن ئەو ژمارانە لەسەر شاشەکە کاگەڕێبە زایێنێت ئەوانش کە لە FM گویان لێمانە سێ ژمارە مۆبایلمانێ 0 471 52 64 و یاخود ژمارە مۆبایلی 0 771 891 75 75 کە وەتساپشی لەسرە ژمارەی کۆڕێک 0 727 35 دەتوانن پەیوەندی بکەن هەر پرسیارێکتانە بێ کاکە ماریو عەبدوڵڵا هاوڕێ و پشتیوانی هەمیشەیی ڕادیۆی گەڕیان ئەڵەستاوتان لێبێ کاک زایگۆڵ بە خێراتنی میوانەکانەکەم ئامانجکەمالی هاوکاری هەمیشەیی خۆبەخش و مادوونە سەرکەوتوو بن کاک ئەحمەد لە شەقڵاوەوە ئەڵەستاوتان لێبێ سڵاو لە گەڕیان و کارمەندە بەڕێزەکانی هەمیشە سەرکەوتوو بن سڵاو لەو هونەرمەندە بەڕێزانە سەرکەوتوو بن ماریو عەبدوڵڵا سپاس دەکەم چاوەکەم کاک ئەحمەد شەقڵاوە جارێکتر زۆر ڕێز سڵاوی نردووە دەستخۆشی بە کاک ئەحمەد خۆشناوەتی نردووە زۆر سپاس یەکەم سپاس بۆ هەموو خۆشەویستانی کە کۆمنتیان نووسیوە کاک ئەحمەد خۆشناوەتی کاکە ئەحمەد جان بەڵێ بەرنامەکە خۆشبەختانە بەرنامەی پێشتە دیارە کۆپیڕایتێکی لەسەر بوو سپاس دەکەم کەەوە خەزن بۆ توانی ئێستا بیسڕیتەوە توانە قادری خۆشەویست ئافرە ماڵە ئەو باڵەبانە ئەڵێ ئەوەنە جوان ژەنوێتی ئەو بە شێوازێکی زۆر کۆداری ئەڵێ تر بەو شێوەیە ئەوەنە دەستی خۆشی لێکردویت کاکە توانە قادر دەستخۆشی لە مامەزا زۆر سپاس دەکەم کاک سیامان جان جارێکتر بە خێراتم دەکەم کاکە سیامان پێشێ بێنە ناو بەرنامەکەەوە ئەمانست تێستی مایکە بکەین بە شێوەیەکی ئەوەنە جوان پێشکەشکاریە کرد خەریب بڕم بڵم خۆ پێشکەشکار بە یاخوا بەخێر بێ کاک سیامان تۆ لە ناو سۆشیال میدیا پێشێ بێتە ئەم بەشەی باشوور چکە بەڕاستی دابڕانێکی زۆر گەورە هەیە لێت ناشاربەوە ینی مەسەن ئەگەر ئەو سۆشیال میدیایە نەبووە چەندین هونەرمەندی زۆر بەناوبانگەیە لەو بینەیە بە دۆداچوونم بۆ سەیدێک کرد دەنگخۆشێک دەروێشێک بوو سەیدێک بوو باش بوو کاکە مەنسوور بە منی ئاشنا کرد و ناوەکەی پێوتم بەڕاستی زۆر دابڕانش گەورەیە کورد نابێ ئەوە بین بەڕاستی بۆ ئێستا کەناڵەکان زۆر بایخیان بۆ هونەرە جوانی ئێوە بەداخەوم ئەوەی کە بایەخ بە هونەرێکی سەقەدێن
سوداء يا شيخاوة خێر بێنەوە دەستی دیارە نووسیانە کاکەیوبی بۆکانی کاگەیوبی ئوستواری خۆشەویست هاوکاری هەمیشەیی هەموو بەرنمەکانی ڕادیۆگەڕیان بەداخەوە ماوەیەک باری تەندروستی باش نەبوو گەڕاوەتەوە لە بۆکان و هیوادارم زوو بگەڕێتەوە لەمان دەستخۆشی تایبەتی لە سیامەت کردووە ئەڵە پەنجەت خۆش مامەسا مەنسوور پەنجەت خۆش بە مامەسا ئالان تا ئالان شانسێکا کە یەکشە بۆ ئەلای نووسی بوو ئەوەنجەوە بەسەراتە زۆر دوێژە کاتی خۆی کاک مەحموود مەقامیەوت لە ماڵی خەزووری کاگالان بووین بە ڕەحمەت بێ پیاوێکی هونەردۆست بوو زۆربەی بەرهەمەکانی ئەحمەد شەماڵ و کاک مەحموودوانە ئەو سەردەمانە ئەو بە ئەرشیفی کردووە ئەویش ئەو کاتانە خزمەتی هونەریە کرد و دیوەخانەکەی دایمە شوێنی هونەرمەندان بوو شەوێکی زۆر خۆشمان و کاک مەحموود مەقامیەوە کەچی کاقای ڕەشی خەزووری کاگالان نەوی دەست خۆش کاگەرانجا کوورە کاک مەحموودیان مەقامە کاگاران کۆزە بدێەوە شانسی ئالانی تر خۆی شانسی هەیە و خات و سەیرانی شەریفی ئەڵە سڵاو لە هونەرمەندە ئازانە خات و سەیرانی شەریفی پێشکەشکاری بەتوانای رادیۆ سلێمانی و هاوکاری هەمیشەیی رادیۆی گەڕیان زۆر زۆر سپاس خات و سەیرانجیان جاری تر نووسێتی ئەڵێ ئاوەدان بێت دیوەخانەکەی یا ستۆدیۆکەی رادیۆی گەڕیان زۆر زۆر سپاس دەکەم خات و سەیرانجیان سپاس بۆ تۆ کە سپاس بۆ هەموو کۆمنتە جوانەکانتان کاکە ماریۆجیان ئەڵە بە خێر بنەوە سپاس دەکەم کاکە ماریۆ پێی باشە گەری ئەمە بماتوانێ میوانداری هونەرمەندی پڕ ئەزمون و بەڕاستی ئەو پیاوە ناتوانم پرسیە سۆراغێکەکەم لە کاک مەنسوورایە سعدون عەسکەریمان دەسەکەوێت جارێ جارەکان بانگێشتمان بکردایە من هەستەکەم بەهۆی تەمەنەوە بەڕاستی داواکارێکی زۆر زۆرمان لەسرە بۆ هێنانەوەی کاک محەممەد عەزیمزادە بەڕاستی ئەویش هەر داوایەکەن زۆر زۆر داوایەکەن کە لە کوردستان ئەوش جەماوەێکی ئێسا بێ ئەندازی هەیە سعدون عەسکەریش لە سۆشیال میدیاەوە دەرکەوتەوە خەڵک زۆر تامەزرۆی لە نزیکەوە گوێبیستی دەنگی بێت ماچمۆ لای خات و یاسناجان تۆ بەهەموو شێوە باڵەبانەکان ئاسپەکەی هەرو دوانە بە زۆری کۆگەکەی ینی وەکو زۆربەی کاتەکانت ینی ئەو باڵەبانانە هەمووی بەکارێنی باڵەبانی جواب و بڵین کورت و بەڵێ ئەو باڵەبانگەلەر کامێکی لە کۆکێکە سوەرکامێکی سووادا کرد جابجار حەزەکەین دوێژ لە کۆکێکی ترش ئێستانە ئێستا جارە ئەمە بڵدی خۆت هەرچێکمان پێشکەش دەکەیت زۆر زۆر سپاس دەکەم دیارە خاتوێسنا من جاری ترێڵێمەوە سەربەرزیە بۆ ئێمەی کورد کە خانمێکی کورد ژەنیاری باڵەبان بێت و بەجلە کوردیە جوانەکانیەوە کە بەڕاستیەوە بۆ ئێمە
پێ بگەێنێت بتوانێت خزمەتی هونەری کوردی بکە منش دەستخۆشی لێکم. من هەر زۆر پێم خۆشە لێرەوە ئەو بینەرانە و بیسەرە عەزیزانە هەر خاتوونێک هەر خانمێک حەزی لەو نوع موسیقایەیە ئەمن لە خزمەتیدا هەمووە ئێمە ئەگەر نەتوانین ئەم کەلتورە بەرینەوە لای ئەفرەتان و خاتون و خانمەکان دایکانی داهاتووی وڵاتەکەمان ناتوانین ڕای بگرین چون دایکەکانن کە منداڵ لە داوێنی ئەواندا پەروەردە دەبێ و ئەگەر دایکەکانمان دایگەلێکی شارەزا و کەلتورناس و کەلتورزان بن بە دڵنیایەوە یەکێ لەو ڕێگایانەیە کە نەقلی و ئینتقالی ئەم کەلتورە دەدرێت بۆ جیلی نوێنەوەی نوێ. هەروەک جاری پێشوش باسمان کرد یەکێ لە ڕێگاکانەوەی کە خانمەکان و خاتونەکان بێنە پێشێ و ڕچەشکێن بن و ئێمەش یارمەتی دەریان بدەین و یارمەتیان بدەین و یارمەتی دەربین و ڕێگاکانی تریژەوەی بەرەو ئاکادمی بوون بچین بەرەو کتێب نووسین و پەرتوگ نووسین بچین و بتوانین هەم ڕای بگرین و هەم پەرەی پێ بدەین. دەستان خۆش بێ ئێمە گە هەر هیچمان پێ نەکرابێ ئێمە هونەرمەندان ئەو تا تۆ نەوەکت پێگەیانوە کە بەڕاستی جێی شانازیە و ئێمەش لێرە لەم بەشەی باشوور نەوەستاوین ئەوانەی کە سیاسەکان تێچیێن کە ژیانیان هەمووی ئاڵۆز کردووە کە ئێستا لە کاتی بانگەشەین و هیوادارین کورد دەنگێکی باش وێنە توکتوانی مافەکانمان دەستە بەرکەین بەڵام ئێمە هونەرمەندان هەر مافخوراوین هیچ کەسێ هیچ شتێکی بۆ هونەر و بۆ بواری هونەر و بۆ لێکۆڵینەوەکەی بەڕێست و باخی بە ئەم مؤسسەیە و بە هیچ شوێنێک نەیەوە لەبەرەوە با ئەو خەفەتانەمی بە بابکەین لەگەڵ گۆرانیەک و بەستەیەکی کاکە سیامەنجانە کاکە سیامەند ئومێدەوار بەڕاستی دەنگی خۆشەمان گلەی بێ لە سەردا سوێراوی باز زووتر پێ بناسان سەردا درەنگ باسیێنی كبر يا ما يخي لا يا قل يا شي يا بري قريني هوايا هيكني يا زاح يا
وروي قمر ويا دردانا ويهني من جتابانا بدا سوري مام زاي دايلما لو بندانا اورو لي رمي وانا بزمي راديو قريانا اورو لي رمي وانا بزمي راديو قريانا رويتنا رايا لولا ويدور مليرة والساوة بخزواني سلفر وازواني بتوذاوة ما مستعمل سرهتوة هاي تشريفي ناوة هوا جداد يا سايا هوا برور ذكراوة لبو الراديو قرياني هاو بزم جيراوة لبو الراديو قرياني هاو بزم جيراوة كلا دابر بينم ومن وكا كمامية عاشق بخات وزينم للتاوي باركويا لكل نوابرينم لا يداوال من شبليم لا يداوال ميال لا يداوال من شبليم لا يداوال ميال
ولا بران غن خومني وغمي توما غن باربي رمز روما لدولي توسيق الروما دارك براي غمي مخوا خانني وغمي توما وليل زواني ليالي نسك زواني ليالي خلى